سڵاو لێبێ سڵاو باشی مامۆستاگیان سپاسانەکەم سەلامت بی سپاس دەکەم ناوی بەڕێزە مامۆستا فەتحی عەباس سەرپەرشتیاری پەروەردەییم لە شە ساعت بەشی وەرزشیمە و بەخۆشم وەرزشوانم لە ساڵی 76ەوە وەرزشوانم لەو شارە هەتاکو ئێستا بەردەوامم و بەردەوامیش دەبم ئینشاءڵڵا بۆ خزمەتکردنی وەرزش و وەرزشکاران لە یاریەکەی خۆم کە یاری ئاسنە سەلامت بیاخوا وەرزش لای تۆ چی ئەگەێنێ مامۆستا وەرزش خۆشەویستیە تەندروستیە پێکەوە ژیانە بەخشینی ژیانێکی نوێیە هەناسەی خۆش ناسینی خەڵک بڵاوکردنەوەی شتی باش دڵخۆشکردنی گەنج و لە ئاسوودەیە دڵخۆشکردنی گەنجان و لاوان و پێشەندایانگۆ بەس ئێستا ئەوەندەی وەرزش لە بۆ پیرەکان تەندروستە هەناسەیەکی خۆش هەوایەکی خۆش ناسینی خەڵکی باش یعنی وەرزش بوویتە سەفیر لە وڵاتان ینی باواستە یەک یاریزانی خەڵک ئەستا خەڵک نەی دەزانی کاتی خۆی ئەرجەنتینە چیە بەس باواستەی مارەدۆنە زانیان دوورگەیەکە کە ئەرجەنتین لەوێ دەژیتن دو یاریزانانە پێگەیشتن ئێستاش وەرزش ژیانێکی پانتایەکی زۆری داگیر کردووە لە ژیانی خەڵک ئەکیدی ئێستا خۆش بێ مامۆستاگیان ڕۆژانە چەند سەعات وەرزشەکەی هەموو ڕۆژانە لە سەعاتەکەدا 2 سەعات وەرزش دەکەم مەلە دەکەم پاشان لە پارک غاردانە دەکەم و جگە لەوەی ڕۆژانش ڕۆیشتنێکی باش دەکەم ئاگاو لە خواردنە هەیە بەڵێ خواردنەکانم ئەلحەمدولیلا زۆر تەندروستن زاروێ 12 سەعات یان 15 سەعات جارێکمان دەخۆم فاستینگەکەی بە یعنی بە ڕۆژووبوونی تەندروستی پێڵێن ئەوە زۆر چاکە سوودی لێ وەرگرتووە زۆر سوودشنەوە زۆر شتیشەیە وازم لێنە وەکو نان و سەمون خوێ و شەکر وەکو ساردەمەنیەکان ئەوانەی کە مەشروباتی و قیوانە ئەوانە هەموو واز لێناوە خۆت ئەوە دیاری کە زۆر حەزە لە خواردن بێ مامۆستا خواردنی خۆش بەردەوام خاستەتەن سەر و پێ بریانی ئەوانە زۆر باش دەخۆم لە ماڵەوە چاک دروستی دەکەن باش دروستی دەکەن ئەوزە باشی دەخۆم باشی دەخۆی بەس ئەو جەمەی خەواردەم یعنی بە حسابی 15 سەعاتیکە بکەم ئیتر حەقی بۆ ئەەکەی توانێت بۆ شتێکی چاک و چەورە خواردووە باشیویش دەبی بچم وەرزش بکەم هەتا بتوانم سەرفی بکەم باشە ئەمما مەستا من ئێستا برادریەکە شتێکی پێوتم تی ئەمڕۆ چ دەگەیەکی پێکەوتو لێ پرسم زان ئەمڕۆ چ دەگەیەکی پێکەوتووە داوت بووە و دەگەیەکی پێکەوتە و زانی چی ئەو دەگەی خراپیان لێدام ئەمنیان برد بگوتێن ئەتو داوەتی قازی دوای قاز دەرن چ مراوی دەرچوو بەداخەوە ئەگەر هەفتەشکە تاخیری بە مازان دەبۆ مریشک یعنی تاخیری کرد بۆ وای لێ هات گۆشتی مراوی خۆش بوو مامۆستا زۆر خۆش بوو ئەمە سینگەکەم خوارد ئەوانەی ترم نەخوارد زۆر بەتام و بەلەزت بوو بەس ئەم خەدەم خوارد بەتامی قازی دەم خوارد کە خلاص بووم دوای گوتی وەڵای کاکا دەبی ببورین ئەوە مراویەکی ئەو ڕوومی بوو ئەوروپی بوو یان کوردیش ڕۆمی یعنی کوردی نەبوو ئەخر کوردی نەبێت تامی نییە مامۆستا بەس ئەوەندەی خۆشەکەی ئەوەی بوو بە ساوار خواردم یاخوا ئافرێت زۆرە حەزە ساوەرە دیارە بەخوا خۆشە ساوار زۆر خۆشە خاستن بە نیوەڕوان زۆر خۆشە ساوەری سوور دروستکەی سوور خۆشە بیبەری تیش ترشیاتەوە و زەڵاتەوە ئەجاگە تۆزە سنگی بریشکی بە سوورکەیتەوە وەڵام مامۆستا حەقە منی تۆ بێگە مەطعەمێک دانین تو دای بنێ تو حاضر کامش دەخۆم تۆ بەس عیدی خواردن نەبی نابێ مامۆستا چۆن شتی وابێ بەشە ساغ بێ هەر سەلامت بی ئینشەڵڵا سپاس دەکەم ئێمە بەرنامەی مایکە سوورەکەین پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە بزانی خەڵاتت دەکەین وەڵامەکەش نەزانی دەبێت شتێکی خۆشمان پێشکەشکی مامۆستا مامۆستاگیان پرسیارێکمان هەیە وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەر وەڵامەکەت نەزانی ئەبێ شتێکی خۆشمان پێشکەشکی ئینشاڵڵا هەوڵ دەدەم گۆرانێکتان لۆ برێم ئینشەڵڵا باشە مامۆستاگیان پرسیارەکەمان ئەوەیە مۆندیالی ساڵی 1998 چ وڵاتێک مۆندیالەکەی بردەوە کاسەکەی بردەوە 1998 بەڵێ مۆندیال 98 مۆندیالی 98 چ وڵاتێک کاسەکەی بردەوە فەڕەنسا چۆن بوو وەڵامەکە دەزانیان ناخر سێسا وڵاتم هینا پێشخم ئەڵمانیام گوت ئەنگلترام گۆ بریتانیا ئەوان نەبوو چکە فەڕەنسا لە تۆپی پێ زۆر ئەوەیە باشە
لۆیە گوتم فەڕەنسا تەواوە خۆش بێت تەواوە وەڵامەکە ڕاستە ویتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە زۆر باش فەرمەوە خەڵاتی مایکە سوورەکە سوورەکە گۆرانێکی خۆشیش پێشکەشی مایکە سوورەکە بکە مامۆستای گیان گۆرانی بەبێ کۆرس و بەبێ جەماعەت نابی دەبی جەماعەت بێ یاڵا ئەوانەی پشتی کامێرە هەرپەڕیتن گۆرانی چەپرەم لێ هەرپەڕن ئەرێ وەڵام ناتەنمە هەبرێم یعنی گۆرانی شادمان بۆڵێ مامۆستا یعنی هەڵپەرکێ ئەوێ ئێستا لێرە هەزمی کات و بەجێوان مەکە برێ گۆرانێکی مەرێ بە خۆت وەبرێ نانا مامۆستا تاسە بێ گۆرانیم بۆ بڵێ تۆ خۆت وتێ گۆرانیت بۆڵێم حەزت دەنگی کێ مامۆستا گیان واللهی ئەمن دەنجی ئەوەم پێ خۆشە ئەو عەرەبیەکان گۆرانی زۆر خۆش دەرێن بەس پێم لەبەر ناکرێتن کوردیەکانی خۆمان وەڵاهی ئەو تاڵەبانێکە ناوی چیە ئەو شەهێن گۆرانی زۆر خۆش دەرێتن شەهێن تاڵەبانی وەڵا ئەویت کەش ئەو هەڵەبجەیەکەش گۆرانی زۆر خۆش دەرێتن باشە مایکەکەمان بۆ بگرە ئەسێت نەبێ منیش چەپڵەت بۆ لێم و تۆ چەپڵەم بۆ لێم يلا عمل بريء گۆرانی يلا گۆرانێکی خۆشمان يلا دێ ئێمە کۆرسەکەین كراز زردێم بۆ ئاڵاوە كراز زردێم بۆ بکەن بابووک بێهێنا ناو فاملی مۆڵ سەپرە لێدان دەستە خۆش بێ مامۆستای گیان سپاس بۆ گۆرانیەکەت زۆر خۆشحاڵ بووین زۆر خۆشحاڵ بووم سپاس دەکەم گەورەت کردین چاوپێکەوتنەم لە گەنگۆ دیت سپاس دەکەم زۆر خۆشحاڵش بووم کە قوتابیە زیرەکەکەی خۆم دیتەوە بەڕاستی خۆشحاڵ بووم پێی ئەو کاتیش زۆر پێسەر بەرز بووم کە چەند قوتابیە چوچوی هەبوو ئەوە بوو سێ چارشکە بوو ماری ئەوەی مامکەریم و عومەر ئەو کوڕەش بووە زابط چار پێنجە تێدا و بەڕاستی ڕێکوپێک بوون هێوا سەرکەوتنیان و دەخوازم سەرکەوتن ژۆنگۆ دەخوازم بە تایبەتی لە بۆ مایکە سوورەکە ئەوە لۆ کردیتانە مایکە سوورن تاکدە مایکی شین زرد مۆر سەبەب چییە مایکە سوورەکە ترێندا ترێندە مامۆستای زۆر خۆشحاڵ بووین زۆر مەمنون سپاس دەکەم کاتێکی خۆش و خواتان لەگەڵ